هەموو درەختێکی بەرهەمدار هی ئەوەیە لە کاتی نەمانبوونیدا خزمەت کراوە. زیاتر لە هەر قۆناغێکی تەمەن، قۆناغی ساوایی بۆ بناغەی پەروەردەیەکی دروست گرنگیەکی تایبەتی هەیە. ئێمە هەر لە سەرەتاوە مناڵەکانمان بە زانست و ڕۆژت ڕادەهێنین، چونکە هەروە کورد دەڵێت دارکە پیر بوو ئیتر ناچەمێتەوە. لێرە دایکان و باوکان دڵنیا دەکەینەوە کە گرنگی تەواو دەدەین بە پەروەردە و دڵخۆشی منداڵەکان، هەروەها بە تەواوەتی ئامادەیانەکەین بۆ خوێندنگە و کۆمەڵگە. لە باخچەی مارگرێت گرنگی تەواو بە خواردنە تەندروستیەکان دەدەین. بۆیە نەمامەساوەکانتان بە باخچەکەی ئێمە بسپێرن. مارگرێت، هیوایەک بۆ ئایندەی منداڵەکانتان.